من حەزەکەم گەنجەکان زۆر بەجددی ئەم قسەیم لێ وەربگرن. چی زۆر پێویستە بێ ئازیزان؟ ئەوەی زۆر پێویستە دەبێ ئەو بوارەیە کە ئەزانی ئەتوانی بگەیتە لۆت. هەرچی هەیە بڕۆ هەوڵ بە تۆ باشترینەکە. باشە؟ تۆ هەوڵ بە زۆر باش بی لەو بوارە. ئیتر پیرۆگ نووسینە، شعر نووسینە کە ئەمانە لە وڵاتی ئێمە لەبەری دانیشتوانمان کەمە زۆر ئیسفادەی نی. بۆ نمونە تۆ لەوە چێ لە وڵاتێکی وەکو ئەمریکا 300 ملیۆن نەفەری تایە، ئەگەر چیرۆکێ بنووسی کتێبەکەت تەبع ببێ، بۆ نمونە 100,000 نەفەر بیکڕێ، نەفەرێک $5 بە، تۆ ئەبی بە خاوەنی $5 ملیۆن بۆ هەموو عمرێ ژیان ڕزگاری ئەبێ بە نووسینی چیرۆکێ. کەواتە پیرۆگ نووسینێک کرێ لە هەندێک شوێن زۆر سود بکەێنێت. بەڵام تۆ لە وڵاتی ئێمە ئەگەرە تێ چیرۆک بنووسی یەکێنەبی لە هەرە باشترینەکان کات نەکرد، ئەتوانی ببیە بە یەکێک لە هەرە باشترینەکان. کەواتە وەرە هەموو بوارەکانی تر خەریکی زانست دەبی، خەریکی زانست بە. مەچۆ تەنها شتە تیجاریەکان بخوێنیتەوە. بۆ نمونە تۆ حەز لە دەرمەزانی، مەچۆ تەنها کتێبەکانی دکتۆر ئیبراهیم فەقی و ویندایر و ئانتۆنی ڕۆبێنزۆمانە بخوێنیتەوە، وا بزانی دەرمزانی ئەوە. ئەبێ کتێبە ئەکادیمیەکان بخوێنیت، تاقەت کتێبێک 600 لاپەڕی 500 لاپەڕی بخوێنیتەوە. باوەڕەکەن بەڕێزان، ڕاهێنەرمان هەیە لە کوردستان خۆی اعترافی کرد بە لای من، دوو کتێبی نەخوێندووەتەوە. یعنی تۆ نەبێشتیوە. هیوامان هەیە بەس قسەی خەڵک دووبارەیەکە، هیوامان هەیە بەس قسەی خەڵکە بچێت. خۆ خەڵک چوو زانێت دنیای چاواشەکاری ئەکسی سۆشیال میدیا، خەڵک چوو زانێت، خەڵک چوو زانێ ئەم بانخوازە یا ئەم ڕاهێنەرای ئەمە نە قسەی خۆیەتی، نە عیلمی خۆیەتی. بەس چییە؟ نەقوڵیشە. بەڕێزان جاری وا سەطحیە، شوێنێکە بینی ئاوە بە سەطحێکی زۆر، بۆ ئەزانی بەحرە، لەوجێ بستێک قوڵ بێت. حسێب نییە. بەم زۆریە حسێب نییە. لەبەرەوە قوڵبوونەوە، وردبوونەوە، بەردەوام بوون زۆر مهمە. وەختێکی کەشکە زۆر بەقیمەتە. ئەویش ئەوەی لە ئاوات ئەکادمی دووسێ ڤیدیۆی ژێرنووسکرا و دانراوە. یەکێک لەوانە ئەو ڕاهێنەرە نێودەوڵەتی ئەڵێ چی؟ ئەڵێ من کتێب ناخوێنم، کتێب بەکارهێنم. قسەیە زۆر مهمە بەڕێزم. ئەڵێ من کتێب ناخوێنم و بەکارهێنم، واتە کتێبێک ئەخوێنێتەوە شتێکی عەمەلیتیە لە ژیانی خۆیان، ئەوە فێرەبێت تەطبیقیەکە. ژیان تەگۆڕێ بەڕێزان. باوەڕکەن زۆربەی شتەکان ئەوەندە پێویستی بە بەدواداچوون نییە، پێویستی بە جێبەجێکردن. ئێستا یەکێک لەوانە مۆزوعی دین. باشە. هەر لە قورئانە دووسێ ئایەت بێنە کە باس لە بەخشینەکە، بڕۆ تەنها لەبەر خاتری خوا ئەوەی لە دەسەڵاتە باکەنیش بە بڕۆ بیبەخشە. بزانە چه ئاسوودەیەکە بۆ گەڕێتەوە، بزانە هەستەقی کە موسڵمانی کە ڕاستەقینەی یان. چکە بەشتی تر بە قسەی زل ناکرێت. ئەم لێرە کە هاتە سەرەوەی پارە بەخشی تر دیارە. خوای گەورە فەرمێ خۆ من گۆشتەکەیم نایە، وانییە؟ خۆ گۆشت و خوێنی حیوانەکەم نایە. ئێوەم ئەوێ، خوای ئێوەم ئەوێ. تەخواکە بگاتە ئەوەی پارەکەی خۆت بە زەحمەت پێگەڕ بڕێ حیوانێک بێسەر ببڕی، ئەوە ئیمتیحانەکەی تۆیە، ئەوەی ئەوێ خوای گەورە. کاتە دین شتێک بێنە تەطبیقیکە. لە بواری عیلمە کتێب بێنە ئیسفادەی لێ بکە، تەطبیقیکە. نمونە دنیای کتێب هەیە لەسەر بازرگانی، بازاڕسازی، نازانم چۆن باری دارایی باشەکەی. فەرمەیە بە تەمابی لەو بارە زۆر خەبیر بی. هەری وایەک ئامۆژگاری بەسیط ئەڵێ تۆزێ مەصروفەکانت کەم کەرەوە. ئەم قسەیە زۆر بەسیطە. بەس ئێمە لە کلتورێکا گەورە بووین، کلتورێکی مەصروفچی، کلتورێک زۆر دیوی دەروی بەلایەوە زۆر گرنگە. بۆ نمونە زۆر گرنگە بەلایە مۆبایلەکەی ئاخر مواصفات بێ، وا ئەزانێ گروانە بە عیبە، وا ئەزانێ بە ئیلا سیارەکەی آخر مواصفات بێ. بەڕێزان ئەگەر هەتە شتی باش بۆ تۆ باش، مادەم ئینسانی هیچ چاوی ئەگەر هەتە بیکڕ. بەڵام قسەکە لەسەرەوەیە زۆر لە خۆکردنی نایە. پێویست ناکە بڕۆی 14 وەرەقە بێ بە مۆبایلە، پێویست ناکە بڕۆی مەسەلەن سیارەیە بکڕی پارێکی زۆری بێ لە کاتێکە ئەم سیارە لەوە چێ بۆ تۆ ئەو ئیسفادەی نەبێت. ئێستا هیوا هەیە سیاری کڕی و پاری بەنزینەکەی بێ، بەنزین زۆرە، یعنی بۆ سیارەیەکە بۆ لەبەر قسەی خەڵک. مەسەلەن بە تایبەتی هەندێ شاری کوردستان ڕواڵەتی خانوو دەرەوەی زۆر مهمە بەلای.
بڕۆنەوە هەندەسەکەی سەقەتە دڵیان نەهاتوو پارەبەندە لەناوە سەقەتە خانەوە چی لە دەرەوە مهمترین و جوانترین شتی بۆ بەکارهێناوە. طبعا ئەگەر هەتە بابێتەوە دیار بێ هەوو هەتە بەڕێزە باوە ڕاستکەمەوە مسلمانێک هاری هەبوو ئەگە پێوەی دیار بهەیەتی لەبەری ڕۆژ ڕۆژان فەقیرێ بتوانێت تەقەڵا بگات نەک بڵێ وەڵا من سۆفیانە ئەژین دۆلار کۆی کاتەوە نابێەوە حتى بابێتۆ دیار بەڵام ئەم ڕواڵەت گەرایی و مەسروف چێتی و ئەوانە بۆ نمونە کتێبێکی خوێنیتەوە لەو بوارە هەو بە تەطبیق